ژمارەی ئەو کەسانە دەوروبەری 25 کادر و ئەندامی کۆمەڵە حزبی کۆمونیستی ئێران و ئەندامە ناوەندیەکانی ئێمە کەسانێکە لە ڕادیۆی حزبی کۆمونیستی ئێران و لە شوێنە ناوەندیەکانی ئێمە کاریانە کرد 25 کەس گیانیان لەدەستاوە زیاتر لە 150 کەسیش بە گازی کیمیاوی بریندار بوون کە دواتر گواسترانەوە بۆ نەخۆشخانەکانی شاری سلێمانی و شاری ڕانیە و ئەم دەوروبەرە و چارەسەریان بکراوە. جوان ڕۆشنە هەر ئەو کاتی ڕۆشن بووە کە حکوومەتی ئەو کاتی بەعسی عێراق ئەو بۆمبارانەی کردووە. ئەو بۆمبارانەیش بەهۆیەوەی کە مەقڕاتی کۆمەڵە هەمیشە مەکۆ و شوێنی یارمەتی گەیاندن بە بریندارەکانی ئەو کاتی پێشمەرگەکانی کوردستانی عێراق بەخسووس پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی و هیتر حزبە چالاکەکانی لە کوردستانی عێراق بوون بەهۆیەوەی کە پێشمەرگەکانی کۆمەڵە لەو ئیمکاناتی کە لە اختیاریانە بوو یارمەتیان ئەگەیان بە ئەوان بریندارەکانیان بۆ چارەسەرەکردن و حکوومەتی بەعسی عێراق تووڕە بوو و هەوڵیشی ئەداکە هێزەکانی ئەو کاتی کۆمەڵە بکێشێتەوە بۆ ناوچەکانێک کە زۆرتر لە ژێردەسەڵاتی حکوومەتی بەعسا بوو و پێخۆش نەبوو کە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچە ئازادکراوەکانە بن بۆیە هەوڵی ئەدا بیان کێشێتە ناوە. ئیتر مشەخەسە کە بەڵێ حکوومەتی بەعسی عێراق ئەو کات ئەو بۆمبارانەی ئەنجامدا. ساڵهایە هەوڵمان داوە کە ئەمە وەکو جەنایەتێک کە ڕژیمی بەعس لە دژی خەڵکی کوردستان و لە دژی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران کردوویەتی بە خەڵک بناسێنین وەلێ ئەوەی کە تا چه ئەنازە ڕنگدانەوەی بووێ و بە سەبت گەیشت بێ لەلایەن نەهادە بینورملەلیەکانەوە ئەوە کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا هەمیشە دەستڕێژی کردوەتە سەر خاکی دراوسیەکانی چاولێکن ئێستا لە سووریە بێ ئەوەی کە ئەو خەڵکە داوایان کرد بێ کە بە یارمەتی خەڵگە و بڕواایە هەر کارێکی ترکە ساڵهایە 5 ساڵە لەوێ شەڕەکە و شەڕی بۆ خەڵکە فرۆشتووە. لە عێراق دەستی هەیە لە ناو هێزەکانی هەشتی شعبی و باقی هێزەکانی ترا دەستی هەیە و دایما دەخاڵەتەکە لە کاروباری ناوچەکەدا لە ئەفغانستان هەروە لە لیبی هەر ئێستا خەریکە شەڕێکی دەستەویەخە ئەنجامەدا لە تەک باقی کەسەکان کە دژی ئەوەن. کۆماری ئیسلامی دایمە ئەم هەوڵە ئەدا و بەداخەوە هەرمی کوردستانیش زۆر بەرگری ناکە یعنی زۆر یا ناتوانێت یا نەیتوانی و بەرگری بکە لە ئەو هەوڵانەی کە ئەدرێ بۆ لە ناوبردننی ئەم کەسانە. بەڵامی تر کۆماری ئیسلامی و ئێمەیش خەبات دەکەین ئەو کاتێک کە دەستمان داوەتە خەباتکردن هیچ کات لەوە نەترساوین کە کۆماری ئیسلامی یەخەمان پێ ئەگرێ کۆماری ئیسلامی تێرۆرمانەکە لێمانەکوژێ ئێمە لە پێناو ڕێگایەکە کە هەڵمان بژاردووە هەروەکو درێژە دەری ڕێگای ئەو هاوڕیانن کە ئێستا لێرە گوڵکۆکانیان لێرەیە نیگەرانی ئەوە نین کە گیانمان لە دەست بدەین و هەوڵە دەین بۆ ئەو ڕێبازەی کە هەمانە کە سۆسیالیزم و دنیایەکی ئازاد و بەرابەرە هەوڵمان داوە پێ بگەین و نیگەرانیکمان لە هەڕەشەکانی کۆماری ئیسلامی نییە.